كاخوای گەورە دەفێ ئینەمە المع العسر یسرا ئینشەڵڵا دوای هەموو ناخۆشیەک خۆشیەک دێ نەک 50 ساڵ 100 دانە ساڵ لە پێش عێراقەوەین بەڵام ئەمان نایانەوێ ئێمەی کورد هاوڵاتی کورد لە ئاشتی و ئارامیدا بژی بۆیە بەردەوام فشاری سیاسی و ئابووری لەسەر ئێمە دروست دەبێ بەڵام دڵنیابە دوای هەموو ناخۆشیەک خۆشیە من ئومێدەوارم گەشببینم بەهێزی جەنابی سەرۆکی حکوومەتی یاریانی کوردستان بەس تەنها خزمەتگوزاریەوە نا بەڕکو لە ڕووی ئەمن و ئاسایشەوە بەڕکو تۆ ئاگادار بە ئێستا توانیمانە لە ڕووی ئەمن توانراوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە گەنجانی هەرێمی کوردستان لە مۆزوعی مادەی هۆشبەر دوور بخەینەوە کە ئەمە جێکێکە تۆ ئەگەر دیقەت بێ ئەو خەڵکانی کە لە ناوەڕاست و خواروی عێراق و دەژین یەکێک لە گرفتە هەرە گەورەکان گرفتی مادەی هۆشبەرە گرفتی ئەمن و ئاسایشە کە ئەمە جێی شانازێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕووی ئاوەدانیشەوە من خۆم واقعەکەم بینیوە خۆم چوم سەردانی ناوەڕاست و چوومەتە کەربەلا چوومەتە بەغا ئەو بارودۆخانم بە چاوی خۆم بینیوە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی خەدەماتەوە